خواهی گەورە دەفەرمێ وهو الذي ينزل الغيث من بعد ما قنطوا وينشر رحمته وهو الولي الحميد. خواهی گەورە ئەو خوایەیە کە باران دەبارێنێ دوایەوە کە خەڵکی بێئومێد بۆ لە باران دەبارێنێ. خواهی گەورە یارمەتی ئینسانی ئیماندار و خواناز دەدا خۆشیانی دەوێ. خواهی گەورە خوایە کە دەبێت سپاسی بکرێت شایستەی ئەوەی کە سپاسی بکرێت. الحەمدولله بارانمان بینی سپاس بخوا دوای ئەوەی کە خەڵکی بێئومێد بوو پار و پێرار وەزع زۆر خراپ بوو. ئێستا الحەمدولله ئەم ساڵ باران باشترە سپاس بخوا دوای ئەوەی کە خەڵکی بێئومێدیەکی پێوە دیار بوو. ئەو خوایە ئەو زاتەیە کە باران بۆ خەڵکی دوای ئەوەی کە خەڵکی بێئومێد بوو ڕەحمەتی خۆی بڵاو کردەوە وەینشر ڕەحمەتە. باران ڕەحمەتە. خوا لە قورئاندا بە ڕەحمەت ناوی دەبات. ڕەحمەتە زەوی دەژێنێ. ڕەحمەتە چەندەها نەخۆشی لا دەبات بەڵام بەهۆی خراپەی ئێمەوە گیان لەبەرەکانیش داماو بووبن پارە و پێرەر. داواکەم لە خوای گەورە بەهۆی گوناهەکانی خۆمانەوە ئەو ڕەحمەتەمان لێ نەگرێتەوە. الحەمدولله خوا باران بۆمان سپاس بۆ خوا ئینشەڵڵا زیاتریش دەبارێ. الحەمدولله دەشت و دەر بوژاوەتەوە با دوای مانگی ڕەمەزانیش گوناه و تاوانی لەسەر نەکەین و هەڵ نەپەڕین دەسەری سپاسی خوا بکەین و سەجدەی شوکر لەسەری بەرین. خوا ڕەحمی لێمان کردووە ئەگەر بارمان لێ بگرێتەوە چی هەیە فریامان کەوێ هەبە 2-3 ساڵ کۆتایی بە ئاوەکەتی هیچ نامێنێت. ڕووکەرن خوا دڵنیا بن خوا وعدی داوە لە قورئانی پیرۆزە ئەگەر خەڵکی تەقوای خوا بکە لە ئەرز و لە ئاسمانەوە ڕەحمەت و بەرەکەت دەڕژێنی بەسەر خەڵکیە. ئەگەر دەتەوێت ڕەحمەت و بەرەکەتی زیاتر بەسەر زەویە بڕژێ دەبێ بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار.